بزانم چێتان متابعی بەرنامەکەی ماکە چێتان زۆرەی بینێ زۆری بینی باشە چ بەرنمەیەکی ئەمەد بەدڵە هەنی ئەو شوێنانەی کە چوین بە زۆری کام بەرنمایانت بەدڵ بوو هەولێر کامانەوەی لەسەر شاخەکە بووین ئەوەی لای مناڵانەوە بوون پاسکیلیان پێ بوو بۆ تۆ حەزت لە پاسکیلە باشە با بزانین ئەم هاوڕێ جلی عسکەری لەبەرایە بزانین حەزت لە جلی عسکەریە باشە تۆ بەتەمای لە داهاتووە ببێ بە پێشمەرگە ئەمە چییە ئەم نەژمەشتانە چیە لەسەرشانی باشە تۆ پێم بڵە بزانم کە یەک تێرە چیەکەی لە ناوم باخێ زەردەلووەکەی حەزت لە زەردەلووە باشە حەزت لە شەکرەسێەوە یا زەردەلوو باشە ئەی تۆ با بزانم جلی کوردی لەبەر کردووە ئەڵی جەژنە ماشەڵڵا نەوەڵاوی منەوەخ کشمان جل کوردیەکەی بەڵێ ئەو نە جلی عسکەری لەبەرە ئەوە ئەنەجیایە بە ئەو وەرخۆی حەزیان لەو شتانە باشە ئەی تۆ حەزت لە چییە بۆ کوچی توزانم لە شەکرەسێ و لە زەردەلوو وەڵی شەکرەسێ خۆشترە باشە حەزت لە ناوباخە کاتیتە ناوباخ چیەکەیت وەڵی با خۆمان وەکو بێژی با خۆمان ئەو باخکاری ئەی جۆلانوشتین نییە با هەیمانەیەکی بچووکمانەیە یەکی بچووک باشە ئەچیتە سەر جۆلانەکە بۆ دانیشتن ئاواز بۆ یاریشتنە تۆ وەرن نزیکی من